جوانترین و گەرموگەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی چوارشەممە. سەرەتا سەردێڕە گرنگترین هەواڵەکان: کۆبوونەوەی خانشینکراوانی کێشوەری لە کرماشان و شەمشاری ئێران، ناڕوونی شارەنووسی ئارام سەبزی لە گرتوخانە ناوەندە ئەمنیەتیەکانی بۆکان، کۆبوونەوەی کرێکارانی ئەرکان سالس لە بەردەم وەزارەتی نەوت، کۆبوونەوەی کادری دەرمانی نەخۆشخانەکانی خوزستان لە ئابادان، دروشمنووسینی لاوانی ئازادی خواست دژ بە حکوومەت لە ساران و مەشهاد، درێژە کارزاری نەبووە عەجەم لە هۆلەند و ئەڵمان، و کوژران و برینداربوونی 9 کەس لە هێرشی چەکداری بۆ سەر دادگۆستەری ئەستەمبوڵ. درێژە هەواڵەکان: کۆبوونەوەی خانشینکراوانی کێشوەری لە کرماشان و شەمشاری ئێران. ڕۆژی سێشەممە حەڤزەی ڕێبەندانی 1402 خانشینکراوانی کێشوەری لە کرماشان و شەمشاری دیکە ئێران دژ بە دۆخی خراپی معیشەتی کۆبوونەوە. خانشینکراوانی کێشوەری بە پێڕەواڵی هەر هەفتە دژ بە دۆخی خراپی معیشەتی و بایەخنەتانی بەرپرسانی ڕژیم بە کێشە و گرفسەکانیان ناڕزایەتیان دەربڕی. خانشینکراوان خوازیاری چوونە سەرەوەی ئاستی هەغدەست و مەزایە بەکردەوە دەرهاتنی گەڵاڵە یەکسانسازی و زابینکردنی بیمەی جەرمانی کارامە بۆ خۆیان و بنەماڵەکانیان بوون. سەپاندنی سزای زیندان بەسەر شاکر بێهروز لە زیندانی ورمێ. شاکر بێهروز بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی ورمێ کە ماوەی بەندکرانی تێپەڕ دەکات پاش وەرگرتنی ڕەزایەتنامەی بنەماڵەی کوژراوەکە حکمی ئاعدامی هەڵوەشاوەتەوە و بۆ 10 ساڵ زیندانی تەعزیری گۆڕدراوە. شاکر بێهروز ساڵی 97 هەساوی بە تۆمەتی ئەنجامەتی لە یەکێک لە حزبانەرەکانی ڕژیم و کۆشتنی ئەنجامێکی سوپای پاسەران دەست بەسەر و لەو ماوەیەدا بە سەختیە شکنجە ئازاردرا، بەڵام هیچ کات دانی بە کوشتنی ئەو ئەنجەمەی سوپای پاسەراندا دانەناوە. بە وتەی بنەماڵەی ئەو بەندکراوە سیاسیە پاش وەرگرتنی ڕەزایەتنامەی بنەماڵەی کوژراوەکە توانیویانە پەروەندەی شاکر هەناردەی جادگای پێداچوونەوە بکەن و پاش دەرچوونی بڕیاری جادگا حکومەکەی بۆ 10 ساڵ زیندانی تەعزیری گۆڕاوە. ناڕوونی شارەنووسی ئارام سەبزی لە گرتوخانەی ناوەندە ئەمنیەتیەکانی بۆکان. سەرەڕای تێپەڕبوونی 20 ڕۆژ بەسەر کاتی دەستبەسەرکانی ئارام سەبزی هاوڵاتی تەمەند 30 ساڵی خەڵکی بۆکان و بەدوەداشوونی بەردەوامی بنەماڵەکەی هیچ زانیارێک لەسەر شارەنووس و شوێنی ڕاگررتنی لە بەردەستانیا. ئارام سەبزی هێوارەی چوارشەمە 27 بەفرەمباری 1402 دوای هێرشی هێزەکانی ئیدارەی سەعات بۆ سەر ماڵەکەیان دەست بەسەر و دەست بەسەر کەلوپەلە شەخسیەکاندا گیراوە. ناڕوونی شارەنووسیە و لاوە لە حاڵی زایەکە بە وتەی کە سوکاری ناوبراو نەخۆشی دەرونی هەیە و دەستی ڕاستی لە ڕووزاوێکی هاتووشودا شکاوە. ئارام تەنانەت لە خزمەتی زۆرەملێ سەربازی بە کەڵک وەرگرتن لە کارتی سووری سەربازی بەخشراوە و ئێستا هۆکاری ڕفاندن و شوێنی ڕاگیرانی بۆ بنەماڵەکەی ئاشکرا نەکراوە و نیگەرانی دۆخی تەندروستی ڕۆڵەکەیانن. گیانەدەستانی دوو هاوڵاتی لە ڕووزاوێکی هاتووشۆ لە ورمێ. ڕۆژی دووشەممە 16 ڕێبەندانی 1402 بەهۆی وەرگەڕانی ئۆتۆمۆبیلێکی سەواری لە مێحوەری ورمێ بۆ مەهابات و ئاگرگردنی دوو هاوڵاتی گیانیان لەدەستا. بە وتەی بەرپرسانی ڕێکخراوی مانگی سووری ورمێ ڕووزاوەکە کاتژمێر 5 و 21 خولەکی ئێوارەی دووشەممە لە جادەی نێوانی ورمێ بۆ مەهاباد ڕوویداوە و بۆ هۆیەوە ئۆتۆمۆبیلێکی پژۆ ئاگری گرتووە و هەردوو سەرنشینەکەی لە نێو ئاگردا سووتاون و کەسێکی دیکەش بریندار بووە کە مەبەستی وەرگرتنی چارەسەری پزیشکی ڕەوانەی نەخۆشخانەکراوە. کۆبوونەوەی کرێکارانی ئەرکان سالس لە بەردەم وەزارەتی نەوت. ڕۆژی سێشەممە 17 ڕێبەندان کۆمەڵێک لە کرێکارانی ئەرکان سالسی شاغڵ لە تاران و دەوروبەر لە ناڕزایەتی بە جێبەجێ نەکردنی جەخوازیەکانیان لە بەردەم وەزارەتی نەوت کۆبوونەوە. بە پێی راپۆرسەکان کرێکارانی ئەرکان سالسی خانشینکراو شاغڵی شرکەتی و پەیمانکاری لە بەردەم وەزارەتی نەوتدا لە ئازدۆخی خراپی پیشەوی و معیشەتی ناڕزایەتیان دەربڕیوە. کرێکارانی ئەرکان سالس خوازیاری چوونە سەرەوەی ئاستی هەغدەست و مەزایە بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسانسازی گۆڕانی سیستەمی پیشەیی بۆ 14 ڕۆژکار و 14 ڕۆژکشودان و سامانزانی دۆخی پیشەیی پێرسۆنێلی نەوت لە بەشە جۆرەجۆرەکان بوون.
کۆبوونەوەی کادری دەرمانی نەخۆشخانەکانی خوزستان لە ئابادان. پەرستەران و کادری دەرمانی نەخۆشخانەکانی شادەگان، ئابادان و خۆڕەمشار ڕۆژی سێشەممە هەفتەی ڕێبەندان بە کۆبوونەوە لە بەردەم زانکۆی زانیاری پزیشکی ئابادان خوازیاری ڕوونکردنەوەی دۆخی پیشەیان بوون. نزیکەی 150 پەرستار و کادری دەرمانی نەخۆشخانەکانی شادەگان، ئابادان و خۆڕەمشار کە بەلانی کەم 8 ساڵ پێشینەی کاریان هەیە لە حاڵێکدا چاوەڕێ گۆڕانی دۆخی پیشەی بوون پاش پاندەمی کۆرۆنا لەسەر کار دەرکراون. بە وتەی ناڕازیان بەڕێوەبەرانی پارێزگای خوزستان ئەو پێرسونەلەیان بە بیانووی نەبوونی سەرچاوی زارایی لەسەر کار دەرکردووە لە حاڵێکدا هەر مانگ چەندین ملیارد تمانێک گەندەڵی دەکەن. دروشمنووسینی لاوانی ئازادی خواز دژ بە حکوومەت لە تاران و مەشهەد. ڕۆژی سێشەممە هەفتەی ڕێبەندان کۆمەڵێک لە لاوانی ئازادی خواز لە شارۆچکەی ئێکباتانی تاران و شاری مەشهەد دیوارەکانیان بە دروشمەکانی دژە حکوومەت نەخشاند. کچان و کوڕانی ئازادی خواز و بەرابەری سەڵاب لە دروشمەکانیاندا ناڕزایەتی خۆیان لە ئاز پەروەندەسازی نوێ بۆ توماچ ساڵحی و مەحاکمەی نادات پەروەرانەی تۆمەتبارانی پەروەندەی شارۆچکەی ئێکباتان نیشاندا و خوازیاری ڕاگررتنی سزای ئاعدام و ئازادی بەنجکراوانی سیاسی بوون. ناڕزایەتی چالاکانی سنفی ئاسنفرۆشان لە تاران. ژمارەیەک لە چالاکانی سنفی ئاسنفرۆشانی تاران ڕۆژی سێشەممە هەفتەی ڕێبەندان لە کۆبوونەوەیەکی ناڕزایەتیدا لە بەردەم شارەتزاری ناوچەی 20 تەران خوازیاری سەرنجدان بە کێشەکانیان بوون. بە پێزانیاریەکان پاش 3 ساڵ گۆڕانی زۆرم لێ شوێنی کارکردنی ئاسنفرۆشانی ناوچەی 20 تاران بۆ دەرەوەی شار، هێشتا شارەزاری ئەو بەڵێنانەی کە بۆ ساماندانی کاسبکاران دابووی جێبەجێ نەکردووە. بە وتەی ناڕازیان شارەداری هیچ خزمەتگوزاریەکی پێشکەش نەکردووە، بەڵام باجی قورسی بەسەر دوکاندارەکاندا سەپاندووە و چیتر ناتوانن لەو بارودۆخەدا کار بکەن. ناڕزایەتی زێڕفرۆشانی تاران لە ئاز داخستنی حسابە بانکیەکانیان. سەرۆکی هێتحادیەی زێڕ و زێو فرۆشانی تاران ڕۆژی دووشەممە 16 ڕێبەندان ڕایگەیاند 400 چالاکی سنفی بازاری زێڕ و زێو فرۆشان بەهۆی داخستنی حسابە بانکیەکانیان تووشی زیان بوون و لە ئاز هەڵسوکەوتی ڕۆژیم ناڕزایەتیان دەربڕیوە. نادر بەزر ئەفشان سەرۆکی یەکێتی زێڕ و زێوفرۆشانی تاران لەوبارەوەتی لە جەلسەی دانوستانی وەزیری ئابووری لەگەڵ ئێبراهیم ڕایسیدا باس لە زیانی 4 ملیارد تمەنی 400 چالاکی سنفی زێڕ و زێوفرۆشان کراوە. کاسبکارانی ئەو بوارە ڕۆژی سێشەممە لە ئاز زەرمەندبوونیان ناڕزایەتیان دەربڕیوە و ڕایان گەیاندووەکە هەر یەکە و لە نێوان 500 بۆ 3 ملیارد تمەن زیانیان بەرکەوتووە. زەرمەندبوونی ئەو کاسبکارانە لە حاڵێکدایە کە باجی ساڵانەیان بە ڕێژێکی بەرچاو زیادی کردووە و ڕاستۆخۆ کاریگەری لەسەر کار و چالاکیەکانیان داناوە. دەست بەسەرکردنی و پۆڵۆمپی دووکانی پەنابەرانی ئەفغانستانی لە خاش. ڕۆژی دووشەممە 16 ڕێبەندان هێزە ئینتیزامیەکانی خاش دەستیاندایە دەست بەسەرکردنی پەنابەرانی ئەفغانستانی و دووکانەکانیان پۆڵۆمکردن. بە پێڕاپۆرتی ڕێکخراوی حاڵبەش لەگەڵ دەست بەسەرکردنی پەنابەرانی ئەفغانستانی و سنوورداشکردنیان لە ئێران مەترسی لەسەر شارۆمەندانی بێناسنامەی بەلوچی زیادی کردووە. پێشتریش هەواڵی پڵۆمکردنی یەکەکانی سنفی شارەکانی بەلوچستان بەهۆی دامەزراندنی کرێکاری ئەفغانستانی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە. درێژە کارزاری نابۆ عەزام لە هۆلەند و ئاڵمان. ڕۆژی سێشەممە هەفتەی ڕێبەندان کۆمەڵێک لە ئێرانیانی ئازادی خواز لە وڵاتانی هۆلەند و ئاڵمان بە درێژە کارزاری نابۆ عەزام لە بەردەم باڵوێزخانەکانی کۆماری ئیسلامی کۆبوونەوە و خوازیاری ڕاگررتنی سزای ئاعدام بوون. بە پێڕاپۆرسەکان ئێرانیانی ئازادی خواز لە شارەکانی ئامستردامی هۆلەند و فڕانکفۆرتی ئاڵمان بە کۆبوونەوە لە بەردەم سپارەتخانەکانی کۆماری ئیسلامی وتنەوەی دروشم خوازیاری ڕاگررتنی سزای ئاعدام و ئازادی بەندکراوانی سیاسی و بیرمەند بوون. بەشداربوونی ئەو چالاکیە بە دەستەوەگرتنی وێنەی 4 بەندکراوی سیاسی لە سێدارەدراوی کورد زاویان لە کۆمەڵگەی جیهانی کرد ڕێگە لە ئەعدامی دەیان بەندکراوی سیاسی و ئاینی دیکە لە ئێران بگرن و
وشارەکانیان بۆ سەر ئەو ڕژیمە جنایەتکارە ببەنە سەرەوە. کوژران و برینداربوونی 7 کرێکار بەهۆی چەقینەوە لە هیندستان. ڕۆژی سێشەممە 7 ڕێبەنجان بەهۆی چەقینەوەی کارگەی بەرهەمهێنانی کەرەستەی شایی لە هیندستان 7 کرێکار کوژران و بریندار بوون. بەپێ راپۆرتی مدیەکانی هیندستان و ڕووداوە لە کارگێکی بەرهەمهێنانی چەرەقا لە شاری هاردی لە ئیالەتی مادیا پرادێش ڕوویداوە. لە کامی ئەو چەقینەوەیەدا 11 کرێکار گیانیان نەدەستاوە و 6 کەسی دیکەش بریندار بوون و ڕەوانەیە ناوەندە دەرمانیەکان کراون. دووە هەواڵ کوژران و برینداربوونی 9 کەس لە هێرشی چەکداری بۆ سەر دادگۆستەری ئیستانبوڵ. ڕۆژی سێشەممە 7 ڕێبەندان 2 چەکدار هێرشیان کردە سەر بازگای پشکنینی دادگۆستەری ئیستانبوڵ و بەهۆیەوە 3 کەس گیانیان نەدەستا و 6 کەسی دیکەش بریندار بوون. بەپێ راپۆرتی ئاسۆشیێتد پرێس جوود چەکداری سەر بە گروپی مارکسیست لێنینیستی تورکیا بە چەک هێرشیان کردووەتە سەر بازگای پشکنینی دادگۆستەری ئیستانبوڵ و کەسێکیان کوشتووە و 6 کەسی دیکەیان بریندار کردووە. بە وتای بەرپرسانی دەوڵەتی تورکیا هەردوو هێرشبەرەکەش لە شەڕ و پێکدادان لەگەڵ هێزەکانی پۆلیسدا کوژراون. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و ئاسوودە بن.